دوجار عێراق یاخو بەغدا ئەوەی دەیویست ئاشکرای کرد ئیعلانی ئەنفالی 6 ملیۆن کوردی ڕاگەیان سەدام حوسێن بەو هەموو جەبەروتەی خۆی 182,000 کوردی ئەنفال کرد بە زیونەتی و بە فیشە کوشتنی و بە زیونەتی زیندە بەچاڵی کردن. ئێستا دەسەڵاتدارانی عێراق لەگەڵ ئەو هەموو ڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان کردبوویان لە هەمووی پاشگەز بوونەتەوە ئیعلانی ئەنفالیان کردووە. لەلایەک دەڵێن موچە و قوتی خەڵکی کوردستان هەر چیشتان هەیە تەسلیممان کەن لە 590 ملیار دینار زیاتر نابینن. ئەویش خوازانێ ئەینێرن یان ناینێرن. لەولاوە لە کەرکووک بڕیارەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێبەجێ ناکرێ و ناهێڵن پارتی بگەڕێتەوە کەرکووک. دەڵێن نەکەرەوە دەڵێن کورد نابێ ئیتر لە کەرکووک بێ نەکەر ئەوە لە دووس خورمات و خودەی خۆ ئەوانە داعش نەبوون ئەوانە چەند حەشدی شابین لەوێوە چێڵگەکانی غاز و نەوتی هەرێمی کوردستانیان دایە بەر موشک. ئەمانە کۆمەڵێ پرسیارن. ئێمە ئەم شەو زۆر بەڕاشکاوانە لەگەڵ میوانەکەمان قسەی لەسەر دەکەین هیوادارین بەڕاشکاوانە و ڕازگۆیانش وەڵامەکان وەربگرینەوە. میوانەکەمان زۆر بەڕێز چیایی تەیمور ئەندامی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری دۆکەوە لەگەڵماندایە. کاک چیایی شەوتان باش. زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. من پرسیارەکانم زۆر بەڕاشکاوانە دەکەم هیوادارم ئێوەش بەڕاشکاوانە و بەبێ مجاملەی سیاسی و بێپەردا وەڵاممان بدەنەوە. با لەوێوە دەست پێ بکەین. حکوومەتی هەرێم هەرچی ئەرگ بوو لەسەر شانی بەرامبەر بەغدا جێبەجێی کرد. بەڵام بەڕای ئێوە بۆچی دەسەڵاتدارانی عێراق ناڵێم حکوومەت دەڵێن دەسەڵاتدارانی عێراق ئەوانەی لە پشت پەردەوە دەسەڵاتیان بەهەیە بۆچی نەپابەندی دەستورن نەپابەندی یاسای بودجەن ئامادە نین شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بنێرن؟ هۆکاری ئەمە چییە؟ ئێوەرە باش دکتۆر گیان پێ خۆشحاڵم جارێکی تر میوانیەوە بم لە کەناڵی کوردستان 24 ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی ئەوانە و بۆ جێگیرانی رادیۆی هەنگۆش. بەڕاستی جێداخە ئەوەی لەسەر شانی حکوومەتی هەرێمی کوردستان بوو لە جێبەجێکردنی بودجەی ساڵی 2023 و 24 و 25 وەکو خۆی جێبەجێ کردووە بگرە زیاتریش. بەڵام دەیبینین حکوومەتی بەغدا بەرامبەر ئەو ڕازی نییە شایستەکانی حکوومەتی هەرێم مافەکانی ڕادستی حکوومەتی هەرێمی کوردستان بکات و بە تایبەت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە فشارێکی گەورەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەمومان لە گیر و گرفتی و هەست و نەستی ئەوانە تێدەگەین. ئەوانە بە تەسەوەری خۆم هەندێک لە ناو حکوومەتی هەندە لایەن کە بەشدارن لە حکوومەتی ئەتیلافی ئیدارەی دەوڵای ئەوانەی سەر بە ئیتاری تەنسیقینە چارچێوەی هەمانگی دەیانەوێت ئەو دەرفەتە بقوزنەوە پێیان وایە کە ئەو وەسای ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تێدا لە دوای دەرچوونی بڕیاری ژۆری بازرگانی پاریس کە ئیتر بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نییە نەفتی خۆی بفرۆشیت و لە دوای ئەوەی کە دادگای فدرالی بڕیاری سڕینەوەی یاسای نەفت و غازی هەرێمی کوردستان دەرکردووە ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان لە زاوەیەکی تەسکە بێ هەوڵ و تەقەڵایە و نایتوانیت هیچی بکات و ئیتر دەرفەتە ئەو مەرجەی کە خوڵقێنراوی قابلی قبول نیە جێبەجێ ببن لەسەر هەرێمی کوردستان بسەپێنیت. زۆر باشە کاک چیایی بۆ خۆت باش دەزانی پارتی دیموکراتی کوردستان ئەو جا کورد لایەنی سەرەکی بوون لە پێکەنانی حکوومەتی ئێستەی عێراق. پرسیارەمەیە ئەگەر حکوومەتی عێراق بەم جۆرە بەردەوام بێن نکوڵی لە مافی خەڵکی کوردستان بکات ئایندەی حکوومەتەکەی سوودانی چۆن دەبینن؟
بەڕاستی هەندێک لەو با بڵێن جمۆجوڵی کە دەکرێت دژی هەرێمی کوردستان مەبەست بەس هەرێمی کوردستانیە مەبەست لێدانی حکومەتی محەممەد شایع سوودانیە ئەوانە دەبینن محەممەد شایع سوودانی لەو ماوەی کە نێزیکی ساڵێک دەبیت حکومەتی پێکیناوە زۆر سەرکەوتووە لە بەرەنگاربوونەوەی ئەو کێشانەی کە تووشی حکومەتەکانی پێشی ئەو بووە ئیتر ڕەزامەندی شارع لەسەر هەیە ئەکە بەم جۆرە بەردەوام بی لەوانە بتوانیت لە ئایندە هێزێکی گەورە بیت بتوانیت کورسی زۆر بیت دەنگدەری زۆر بیت ئەوش مەترسیە لەسەر هێز و لایەنەکانی تری ناو چارچەوەی هەمانگی هەندێک لەو ئیجراتانەی دژی هەرێمی کوردستان و نەویستنیان کە ڕێکەوتنەوە نامەی هەولێر و بەغدا جێبەجێ بیت ئەوەیە لێدانی بەڕێز محەممەد شایع سوودانیە. باش کاکچیایی ئەمە ڕاستە کەواتە بۆ بەدەستهێنانی دەنگ یعنی دژایەتی تاچی کورد لە بەغدا ئەوە دەبێتە پێوەەر بۆ دەسەڵات باواز لەوەیان بێنین ئێستا بۆ خۆت باش دەزانی عێراق لە چەند لایەنێکەوە پیلانی ئەنفالی ڕاگەیاندووە ئەمە ئەنفالە موچە و قوتی خەڵکی کوردستان نانێرێ دۆخی کەرکووکەوە تا ئەیبینی نەک ناهێڵن پارتی بگەڕێتەوە دەڵێن کورد نابێت لە کەرکووک بێ چێڵگە نەوتیەکان و غازی هەرێمی کوردستان دەدەنە بەرموشک ئەوەش دەزانی خۆ حەشدی شعبیە پرسیارەمەیە پارتی دیموکراتی کوردستان کە گەورەترین هێزی سەر ساحەی کوردستان و عێراقیشە کاتی ئەوە نەهاتوە من ناڵم لایەنە کوردستانیەکانی تر چونکە هەندێک لایەن هەیە هەندێک کەسایەتی هەیە هاواهەنگن لەگەڵ عێراق و پێشان خۆشە هەرێم نەمێنێ کاتی ئەوە نەهاتووە پارتی دیموکراتی کوردستان بە تەواوی لە پرۆسەی سیاسی عێراق بکشێتەوە بە بیرۆ بۆ چۆری خۆم نێزیک بووە بەڵام پێم وایە دەبیت دەرفەتی تر بە بەغدا بدرێت ئێمە لە حکومەتی هەرێمی کوردستان و بە تایبەت لە پارتی دیموکراتی کوردستان لەبەر ئەوەی دەزانین محەممەد شایع سوودانی کابرایەکی ڕازگۆیە دەوێت ئەو کێشانەی دوم درێژ ماوە درێژ بینی حکومەتی هەرێمی کوردستان و بەغدا چارەسەر بکات بەڵام بربەست بوو دروست دەکەن ئاستەنگ بۆ دروست دەکەن نامانەوێت ئێمەش ئاستەنگێکی تر بۆ دروست بکەین ببیتە هۆی ئەوەی کە حکومەتەکەی تێک بچیت پێم وایە کات هاتیە وەفدێکی باڵابەرز لە بەرزترین ئاستی هەرێمی کوردستان و پێم باشە خودی جەنابی سەرۆک بەخۆی سەردانێکی کۆتایی بۆ بەغدا بکات لەگەل لوتکەی دەسەڵاتی حزبەکانی سیاسی کە ئەتیلافی ئیدارە دەولە و ئیتار تەنسیقی پێکدینن دانوستاندن بکات هەگەر هەلویستیان هەر بەم شێوە ببینیت ئیتر ئەو سیاسەتی ئەوانە بەڕێ دەکەن دەیانەوێت درێژەی پێ بدەن قابلی قبول نییە ئێمە ئەو هەموو شۆڕەشە و ئەو هەموو خەباتە و ئەو هەموو خوێنمان نەڕشتیە بۆ ئەوەی دەستی خۆ درێژکەن بە خێری خۆیان چەند دینارێک بە خەڵکی هەرێمی کوردستان بدەن. باش کاکچیایی بابێ مەسەر دۆخی کەرکووک ئەو دۆخی ئێستا لە کەرکووک دروست کراوە ئەمە وان ناکات یعنی مەسەلەکە هەر پارتی نییە ئەمە وان ناکات بۆ ئەوەی دەنگدەری کورد نەتوانێ لە هەڵبژاردنە بڕوات و دەنگ بدا بەمەش ئیتر ڕێژەی کورد بە تەواوی کەم ببێتەوە ئەی چار چییە؟ وڵی ئەوە پیلانێکی هەرێمیە پێم وایە بەس ئەو هێزوڵیانەنین کە ڕێگری لە گەڕانەوەی پارتی دیموکراتی کوردستان دەکەن مبارەکەکانیان ئێمە دەزانین هێزوڵیان هەنە عەرەبە تونڕەوەکان تورکمانەکان جێداخە ئەوەنەش لەگەڵیانن لەگەڵ ئەو حزبی شیعی کە چەکداریان هەیە مسلحن بە ئاراستەی دراوسەیەکی عێراق دەیانەوێت ڕێگری لە پارتی دیموکراتی کوردستان بکەن بگەڕێنە کەرکۆک ئەوانە دەزانن پارتی نوێنەری ڕاستەقینەی نەتەوەی کووردە ئەوانە دەزانن ئەوانە معبری داواکاری خەڵکی هەرێمی کوردستانن بۆیە ڕێگری لێ دەگرن ئەگەر ناخۆ چەند هێزوڵایەنێکی تری کوردی هەنە لە ناو کەرکوک بۆ ڕێیان لەوانە ناگرن
چی تهمتی خلقین راوە بە پارتی دموکراتی کوردستانەوە دەنێن کەچی ئێمە و مەسەلەن بۆ لەگەڵ برادرانی یەکەتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی تر پێکەوە مەلەفی ئیدارەی کەرکووکمان دەکرد بۆ چی خراپە بۆ پارتی دەژمێنێت و ئەوانەی تر مەلایکەتن پێم وایە پارتی دموکراتی کوردستان لەو هاو کێشە زەرمەند نابیت بە پێچاوانەوە دەنگی زۆر دەبیت و کورسی زۆر دەبیت دەنگدەری زۆر دەبیت زۆر باشە کاک چیایی بەڕای ئێوە لەم دۆخەدا ینی بەرامبەر بە شۆڤێنێتی دەسەڵاتدارانی عێراق حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت چی بکات یاخود بەڕوونتر بە گەورەتر بڵین هەرێمی کوردستان چ کارتێکی بەدەستەوەیە کە بتوانێت بەکاری بێنێ و چیترەوە سوڵمە قبوڵ نەکات والله خياراتمان زۆر نییە هەموو خيارەتەکان قرسن و ئاسان نین بەڵام ناکرێشێمە ئێرادەی گەلی هەرێمی کوردستان کە نزیکەی 100 ساڵە خەبات دەکات بە ڕۆباری خوێن و فرمێسک ڕشتووە بۆ ئەوەی ئیتر ئێستا هەموو ئێرادەی خۆ تەسلیمی دژمنەکانی بکات جەنابی سەرۆکمان هەیە پارتی دموکراتی کوردستان هەیە چاومان لێیە هێزولایەنەکانی تر حیزبەکانی ترش دەستی لە ناودەستی پارتی دموکراتی کوردستان بە یەک دەست و یەک دڵ ئەوە بن دیفاع لەو تەجروبە بکەن تەجروبەی هەرێمی کوردستان و ئیتر ملەتی ئێمەش بە خۆ ئامادە بکات بۆ ماوەیەکی لەوانە قرس بیت بەڵام یەکلاکەر دەبیت بۆ ئەوەی ئەم تەجروبە بچەسپێنین زۆر باشە زۆر بەڕێز چیایی تەیمور ئەندامی فراکسیۆنی پارتی لە پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە دووهۆکەوە لەگەڵ مابووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردن شەوتان باش